ئەوبەر هەموو سقوتی کردیە بازارە کێشەکەی مەکری یەکەمان لۆ دەرناینی بەڕاست کاکە لۆمان دەرناینی چ بکەین ئەیلات چییە ئەمە دوکانمان کڕیە هەمووی بە 2 دەفتەر و بە 3 دەفتەر و بە 4 دەفتەر دوکانمان کڕیە کە دەرێن لۆمان دەرناینی کاکە خۆ بە تۆبزی نییە ئەمە بەو بازارێ کاکە بازار مشتری لێ نییە ئەو بازارێ دوو قادرمەی هەیە لەو سەر قادرمە شێ لەو سەر بەڕاستی خەڵک هەر نازانی ئێرە بازارە ئەوەی کە دێتە خوارێ ئەگە ئیلا لۆ کۆستەر بێتە خوارێ ئەگەر نا لۆ بازار نایەتە خوارێ باوەڕ بکە نەفەر هەبووە پارەی کۆستەرەکەی پێ بووە تەنها پارەی 5,000 ناری پێنە بۆ 2 پارچەی بکڕێتن چار ساڵێ دوکانم بڕێ قازانجت کردیە مار و مرکمان هەمووی لە سەدانە وەڵڵا زێڕی خێزانمان هەمووی لە سەدانە سیارەمان هەمووی لە سەردانە هەمووی سیارەی ئاخر مۆدیلمان پێوێستە بە پێیان ناچووی دەکەین داوا لە حکومەتی دەکەن کاکە بەهانای ئۆخەرکەی بێ کابرایەکی عەرەب 2000 دوکانداری لە کونێ کردیە پارەی بە زیاد لێ وەردەگری غەدری لێ دەکات توانی 30 مەترە پارەی 50 مەتری لێ وەردەگری دەچێ محکەمەی قسەت ناخواتن دەچێر لایەکی ئەم نازانم خەتاوی چییە بەس ئەمن ئەوەندە دەزانم سەر کردات تۆ مشتت پێ دەکرێ معقولە من سەر کردە بم یەک لە خوارە من نێرەکەراتی بکە